چیرۆکی سەرکەوتن یەکێک دەبێت لە تەوەرە سەرەکیەکانی ئەمڕۆمان دەبێت وەسفێک بکەم زۆر جار دەگوترێ هاژە ئەو کەسە زۆر خۆگرە ئەم جارە بەڕاستی خۆگرە ناویشی خۆگرە کە دوای 13 ساڵ دابڕان بووەتە یەکەمی بەشەکەی و سێمی سەرتەواوی پەیمانگاکەی. ئەمە بەتەنیا نییە جگە لەوەی ئەم کارەی کردووە خۆی کەسێکی بەهرەمەندە لە بواری شعر خوێندنەوە و میدیاکارە هەموو ئەمانەی کۆ کردوتەوە لە کەسایەتێکی خۆگر سەرکەوتووە ئەویش خۆگر بەدریە کە وەکو میدیاکار و گەنجێکی سەرکەوتووە ئەمڕۆ میوانی پرۆگرامەکەی ئەمەیە. خۆگر بە خێراتی بێنیت باش. زۆر سوپاسانەکەم مەمنون سوپاس بۆ وەسفەکانتان. خۆشحاڵم جیاواز لە هەموو کارێکی ڕۆتینی ڕۆژان تقریبان بۆ بە ڕۆتینی لایمەچکە بەردەوام مەشغوڵی کاروباری تەلەڤیزیۆنین پێکەوە لەوانەیە خەڵک نەزانێ بەڵام کارمەندیشین بەیەکەوە ڕۆژانە کارەکەین لە دەروی ئەوانە خۆشحاڵم ڕۆمیان هەز دەکەم تۆزێک لە یاری دێت لەگەر خۆگر هەردا دەنیشن راپۆر دەبینە لای مۆنتاژ دەکا قسە دەکەین ئەم جارە تۆزێک بابەتەکە بابەتەکە ڕاستیە ئاوەنە ئەنجا هەرچەنە هەر لەگەڵ ئێمە زوویەتە دەوام زۆربەی بەیانیەکان لەگەڵ ئێمەیە بەڵام ئەم بەیانیە ئەوەی جیاوازە کە لە ستۆدیۆ حازرە و جیاواز بدانیشتنی ئەمڕۆمان جیاوازە باشە خۆشحاڵی کرد لە ژیانی ڕۆژانەی خۆش یەکجار وە فەقیر و شەرمن نییە کە ئێستا زەر ئێستا ئەمڕۆ ڕۆژی من و تۆیە حەق لە خۆگر بکەینەوە چونکە ڕۆژەکانی بەڕاستی خۆگر هەر کاتێکیش ئیشێنی نازانین چۆن تەواو بووە کەینە لای بۆ تۆ ڕۆژێک بووە منەوە تەواوە خۆگر براژە بیست پرسیار بکەین فەرموو چۆن توانیت ئەو هەماهەنگە دروستکەی با بکەینە جدی بابەتەکە ئەو هەماهەنگە دروستکەی لە نێوان کار و لە نێوان خوێندن بە حکمی کەسایەتی خۆم لەوانەیە خۆتان بزانوەکەوەی هاوکارن هەم برادەریشن بۆ خۆم لە ژیانم بەگشتی کەسێکی زۆر جدیم ینی لە هەموو کاروبارێکە تەنانە لەگەڵ خودی خۆشما جدیم ینی ئێستا 2 ساڵ زیاترە لەگەڵ بەرنامەی ڕۆژ باشە من دێم لەوانەیە پێویست کە حوتی بەیانی لێرە بم هەندێک جار حوت و نیویش بە هیچ کێشە نییە بەڵام من بەردەوام کێشەی کاتوانم ینی جدیم لەسەر هەندێک شت وەکو کوردواری لە شتێک یان مەیکە یان کە کردە بە مەزبوطی بیکە جام بۆ خۆم وامە ینی عادەتەن کە شتێکەکەم حەزەکەم زۆر بەجددی لە خۆمەوە دەست پێ بکەم لەوانە جدیم بۆیە باڵانسکردنەکەشی زەختێک بووە لەسەر خودی خۆم باجەکەی ئەدەم لەو کاتان مرتاحترم لەوەی کە بکوێتە سەرشانی کەسێکیکە ڕاستە باشە خۆگر کەمێ بگەڕینەوە ڕابردووی تۆ هەڵبەت هەر کەسێک کە سەرکەوتن بەدەستێنێ پێشتریش هۆکارێکی هەبووە بە قورسێکی زۆر تێپەڕێەوە یاخود هەوڵی زۆری داوە پێمان بڵێ سەرەتا بۆچی دابڕای هۆکاری چی بوو کە دابڕای لە خوێندن و دواتریش چۆن بوو چه هۆکارێک هەبوو کە دەست پێ بکەیتەوە وەڵای چیرۆکی من و خوێندن هەم ئاڵۆزە هەم دوور و درێژی شێستە زۆر جار لە بۆمان کورتکەوە خۆ مۆنتێرمەوی شەر بۆ مۆنتاژەکەم زۆر جار لە شوێنە کابراڵە بینیومی ئەڵەم لەکوێ بوو ینی لەوە دەست پێکەم چکەگەر لە منەوە دەست پێکا زۆر شوێنم کردووە هەتا ئەگەر مەکتەب بڵێ لەوانەیە زیاد لە 7 تا 10 مەکتەب من چوو بێتم بەجێ مێشتووە ئەوەی هاژەخان پرسیاری کرد من جیاواز بوو سەردەمی ئێمە ڕوخانی سەدام و کۆمەڵە یعنی لە ناو شەڕ و جێژاوە نابوو ژیانی ئەمە هەر لە سەرەتای لەدایک بوونمان کە کۆڕە و ئەوەی بەسەراهات بە حکمی گوزەرانی ئەو کاتە ینی ناچار بووی ئیش بکەی من مناڵێکی 8 ساڵان بووم ئەو کاتە دەستم بە ئیش کرد پۆلی دوی ابتیدایی بە بیرم دێ کە خۆم جلی خۆمم کڕێ و کاتە لە مەکتەب لێ بن خولەکانی ئێستا بووم کە کراوە بە مەتحەفی پەروەردە لە یەکی متەوەستەوە یعنی لەوانەیە ناچار نەبوو بێتم بۆی وەکوڵێ ڕازگۆم بۆ خۆم وازم لێنە حەزم لە ئیشەکە بوو ینی بە درێژایی ژیانم دایما حەزم لە ئیشەکە بووە بەردەوام لەسەر ئیژم لە یعنی بەجێم هێشتووە گەڕاومەتەوە دوجار کۆمەڵە کەسی برادەری خۆم کە هەمووی مامۆستا بوون و لە جێگە و مەکانەتی خۆیان نبوون و خوشک و برا و کەس و کار ینی هەمویان پیانەوتم بگەڕێرەوە پێویستە بۆ تۆ بگەڕێیتەوە خوێندن بڕیارمدا لە پۆلی چوارەوە کە نازانم ئێستا دراسە گۆڕا پۆلی دەی پێڵەن لەوە گەڕامەوە لە مەکتەبی شەو 4 و 5 و 6 لە شەو تەواوم کرد
دیسان لە 6 ساڵێککە دابڕامەوە بەڵام هەمیشە پێم وایە ئەوەی کە چارەنووس بۆ دانێ لەوانێ باشتر بێ لەوەی کە تۆ ڕاکە ڕاک بووی هەوڵەدەی خێر لەوانەیە لەوا بوو بێ کە من درەنکەوتم کاتی خۆی بەو ڕێگە بڕۆشتمە ئێستا و پلێم بەدەست نەهێنا. باشە خۆگر تۆ کارمەندی کوردستان 24 ئەنی خۆت میدیاکاری لێرە ڕۆژانە من و هاژە و زۆربەی کارمەندان ینی مامەڵەمان لەگەڵ تۆ هەیە بۆی کە راپۆرتمان هەیە یەک لەو هاوکارانەمان کەمەوە تێرە دێنە لای تۆ بە تایبەت ئێمە کە بەیانیانین تۆش بەیانیانی بەرکەوتنمان لەگەڵ یەکتری زۆرە باسی خۆمان ناکەم چونکە ڕەنگەمە نەتوانین یارمەتی تۆ بدەین بەڵام بەگشتی دەستگاکەەوە هاوکارانی کوردستان 24 تا چەند ڕۆڵیان هەبوو لە هاوکاری ئەو پرسیارە زۆر باش و چکەمە لە دوێنێەوە کەوتان میوانی ترسیەوەم هەبوو کە بیرم بچێتەوە بەڕاستی بێم وجامە لە پێش هەموو شتێک کوردستان 24 ماڵێکە بۆ من پێم وایە بێ ویژدانی ئەگەر سوپاسی نەکەم سوپاسی تۆشەکەم بێگومان هەم لە بەیانی باشەوە بگرە کە پرۆدیوسەری کاک ئارام سارمەمیە ئێستا و لە چەند پرۆدیوسەرێکم بەڕێ کردو تقریبا 9 ساڵە بێوان نزیکی 9 ساڵە لێرین پێش هەموو شتێک سوپاسی دەستگاکەمەکەم کە کوردستان 24 هاوکارم نەبووە من هەرگیز نەمەتوانی ینی هاوکارم بوون لە کاروبار لە ئەوەی ڕۆژی وهوەتوانیمە لاپتۆپێک بێنم لە کاتە فەراغەکانی خۆمە هەندێک ئەو وردە ئیشانی کە واجبم بووە پێویست بووە لە پەیمانگاوی کەم ڕاپۆرتە سوزام سیمینارە هەندێک ئەو هۆمۆرک و چالاکی ڕۆژانە هەیە وەکوڵی لە قەوسێکی شام هەوڵم نەداوە ئەو تەسیر لە ئیشەکەم بکا بەڕاستی چکە لە خۆمی قوبول ناکەم تەسیر لە ئیشەکەم بکە جاری وا هەیە تا 12 شەومە خەریکیش بووم بانی ساعت 6 ساوم هاتوومەتەوە ئێرە هەمیشە حەزم کردو خۆم بازەکەی بدەم نەک ئیشەکەم نەک کەسێکیکە جا بۆیە من کوردستان 24 بێگومان هاوکارم نەبووە نە ئەگەیشتمەوەی کە ئێستا بوو وەکوتم لە کات لە زۆر شتی داوام ینی ڕەچاویەوەیان کردو من لێرە سوپاسیانەکەم هەموویان ینی نامێ ناوی کەسێک بڵم چکە وەکو خێزانێکم ناوی یەشێک بڵم غەدر لەوانی کەکەم بۆیە لە ئێوە هەتا بەڕێوەبەری گشتی و مدیر تەکنیک و هاوڕێ هاوکارانم لە مۆنتاژ نیوزڕوم هەمویان بەڕاست بەڵام خۆشە هەر هاوکار بووی لەگەڵیانە هیچ کاتێک ناتم ڕاستە من زۆر جار کە چوومەتە مۆنتاژ زۆر جار کتێبێکم بەدەست خۆگرەوە بینیەوە یان خۆ لاپتۆپەکەی بینیەوە بەڵام لەگەڵ گەیشتنی ئەمە یەکسەر دەستە کردووە بە کارەکە یەک شتی خۆگر سەرنجی ڕاکێشاوم یەکسەر شتەکان زۆر بە نۆرماڵی لەگەڵەوەی کە زۆر جددیە بەسابەت تێپەڕێنێ ئیترێگەر تۆ من زۆر کار میزاجم باش نییە بەڵام لەگەڵ خۆگرایتر هیچ تێکی نایە تر نازانم بۆ چییە لە شوێنی شەکەش ماوام خۆتان نەزان ئێمە مۆنتێری هەواڵین ینی ڕۆژانە بە بەرکەوتنمان لەوانی هەر لەگەڵ توە 5-6 جار بیتە لامان هەکار 6-7 جار بێ ینی عاجزیش ببین لە یەک دەرفەتی ئەوە نییە تۆ بێ شەڕ بکەیە بێ زوو ئاش ببیتەوە بۆی شەکە فریان ناکەوی باشە خۆگرەمە لێک تێگەیشتنێک بوو یاخۆ یارمەتی و هاوکاری و نێوان هاوکاران و ئیشەکەی تۆ بوو بەڵام بەرپرسیارەتێکی دیکەش لەسەر شانی توێویش خێزانداریە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانتە بەگشتی و لە لایەکی دیکەشەوە تەواوکردنی خوێندن نەک تەنها بە شێوەیەکی ئاسایی بگرە چاوەڕێی یەکەمی و سەرکەوتن و پلەی یەکەم بیت ئەمە چۆن توانیت ڕێک بخەی لەگەڵ پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی دەرەوەت وەکوتم لە ژیان ماجدیم شتێکی کەشمەیانی قەت بەکەم ڕازی نیم قسەیەک هەیە ینی من هەمیشاڵە ئەگەر لە خوش پاڕایتەوە تا داوای کەم مەکە خەتی مەژغوڵ مەکە ئەنی بۆ خۆم دائیمە وام ینی هیچ کاتێک حەزم لە کەم نییە ئەگەر قەرار بێ شتێ بکەم کردومە ینی چیرۆکی پشت ئەو سەرکەوتنانی کە هەیە بێگومان ئەگەر لێ بکۆڵیتەوە لەوانێ شتێکی زۆر سادە بێ بەڵام ئەوەی کە ئەو پاوەر و هێزەیە بە تۆ ئەو بیر و باوەڕ و ڕۆحەتەیە کە لە خۆتا هەیە بەڕاستی گرنگ نییە خەڵگەوە ببینێ کە من چۆن بووم لانێ ئێوە من ئەناسن خەڵکی کە لە دەرەوە من ئەبینیان لە ڕسمەکان لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تر پێی وابێ بە زۆر شتی گەورەمانە کراون بەڵام هەمیشە ئەڵێم ئەو پاوەرە عیشقێ خۆشەویستیەک شتێکە لە تۆیە ئەوانە هۆکار بوون من توانیمە باڵانسیێوانە بکەم خۆگر تۆ میدیاشت خوێنت لە میدیا پلە یەکەمی بەدەستێنە ڕەنگە بگوترێ بڵێن بۆ خۆگر زۆر قورس نییە چونکە خۆی میدیاکارە میدیای خوێند و پلە یەکەمی بەدەستێنە بەڵام وانە منیش میدیام خوێندووە هاژە
هەندێک بابەتی هەیە پەیوەستە بە ئەزمموی خۆت مەسەرەن نووسینی هەواڵ و مۆنتاژ و کۆمەڵێک بابەت بەڵام بابەتی کەی تێدا هیچ پەیوەندی پێوە نیە بۆ نمونە کوردۆلۆجی تێدا ئینگلیزی تێدا اقتصادی تێدا تۆ لە هەموو ئەمانە چۆن توانیت پلەی یەکەم بەدەست بێنی بە شێوەیەکی گشتی تۆ هەمویان ئەخوێنی ڕەنگە ئیشت بە هەمویان نەبێ بەڵام ئەو دەرسانی تۆی خوێنی پیشەی ڕۆژنامەوانی بە وێنە گەورەکە پیشانەدا ینی تۆ ئەشێ خۆت لەناو ئەوانە بدۆزیتەوە ئێمە خۆمان دۆزیوەتەوە دە ساڵ زیاتر ئێمە لە بواری میدیا کارەکەین خۆمان دۆزیوەتەوە ئێستم بۆ نمونە من لە بواری تەکنیکایی شەکەم ڕاستە ئەوەی کە تۆیڵی تا ڕادەیەک بۆ من فەرقی هەبوو لەگەڵ کەسی کە چکە بەرچاوم ڕوون بووە جیالەوە کۆمەڵک ئیشی کەم کردووە وەکو ژیانی خۆم تەجروبەم هەیە لەگەڵیا بۆ من ئاسانتر بۆ تا کەسێکی کە هیچ شتێکی نەبینیوە بەو شێوەیە تقریبان هەک باشە خۆگر گەنجی ئێستا لەوانەیە هەندێکیان بیان و گر بن کاڵین بیان و گر زۆر جار بیان و هێننەوە لەسەر و کارێ ئەیکەن ئەڵێ من خوێندنم هەیە هیچی تر ناکەم تەنانەت لە ماڵەوە سینیەکەش یەخەنە بەردەم بەڵام پەیامی تۆ چییە وەکو کەسێک کە توانی و تەپلەی یەکەم بەدەستبێنی لەگەڵەوەی کە ئەرکەکانی ماڵەوە ئەرکی کارەکەت چەندین ئەرکی دیکەش هەموو ئەمانەت چۆن ڕێکخست و پەیامت چییە بۆ گەنجانەی کە بیانوەگرن لەوەی کە نەخوێنن وەڵاهی بە شقلێکی ئامن هەموو جارێگەڵم ئەوەی کە تۆ هەتە پەیوەستە بەوەی تا چەند قەنەعاتی پێێتی یعنی جیاوازی هەژارێک و دەوڵەمەندێک وەکو ناوکە ئەوترێت تەنها پلەیەک پێوەرێک یە کە قەنەعاتەکەیانە جا ئەوەش ڕێک لەو پرسیارا کورتە بێتەوە هەندێک خاڵی زۆر جەوهەری هەیە تۆ هەر دانیشم ڕەخنە بگرم و وا بکەم و هیچ شتێک نەکەم ئیژ نییە و ئەمە نییە و بەدەیان جار تعلیقم لێ درا واستێ من ئەگەر خودی خۆم نەبوو ما گومانم لە خۆمە کردم و وەڵی لەوانێ واستەیەکم هەبێ لەوانەیە فلان شتم وا کردبێ بەس خودی خۆم بووم ئەنجا ئەمزانی حەقیقەتەکان لەکوێن هاژاوجا مواسەفاتیشی زۆرە خۆگر ماوەیەک دراوسێن بووە وەستایەکی زۆر چاچی بۆڕی کارەبا دەنگی خۆشە بۆ شاعیر وەگەزایت ئەوەی هەیە یانی لە بەشێک لە ڕادیۆکان بەیانیان بە دەنجی خۆگەر وڵای باشە ماشەڵات لێبێ مناڵم دەست بۆ هەرچیەک بەم دایمە بەکەم ڕازینیم هەموو کارەکە شەرەوەی تۆزە عەزوولم لە ژیانە ئەوە تەشجیعێکی باشە خۆگر نایڵم هەر ئاواز زوو کۆتایی پێبێنین و بڵێن سپاس دەکەینەوەوانە خۆگر دەنگێکی زۆر باشی هەیە و خوێنەرێکی باشیشە بۆ خوێنەوەی شعر پرۆدیوسەری ئەڵە داوای لێ مەکە بەڵام ناتوانین یەک نەود ڕۆژی ئێوەیە ساڵی زانی بێفکر دەنگت خۆشە بەبێ ینی ئەو میکسەر هەکار یعنی هیچ کاتێک پێم وانێ کاتی شعر نەبێ بانی نیوەڕۆ ئێوارە شەو هەر کاتێک بڵی کاتی شعرە هەموو کاتێکیش خۆشە بەڵام ئێستا من هیچ شتێکم لە بەردەسانی ئەگەر پێم خۆش وڵی لە موبایلەکە لەوانێ کاتی بێت تا ئەگەڕێم ئەگەرنا لە ئێوە زیاترم پێخۆشە بەڵام هەڵێگرین بۆ کاتێککەی توانین خۆمانگوێی لێگرین دوای هەر بەس وەکووە نەبوو خۆگر ئەمە قەرزاری بەسەرچە باشە ئەوە قەرزارە لەسەر لەگەڵمان بووی خۆشحاڵین کە هاوکارێکی ئێمە کوڕێکی خۆگرە ناوکەی بەخۆیەتی و سەرکەوتوو بۆ لە خوێندن هیوادارن ئاستی جیاوازتر لە خوێندن تاقی بکەوە بە هەمان شێوە لەمانیش پلەی زۆر باش بەدەستبێنی زۆر زۆر سپاس دەکارجان مەمنونم سپاس بۆ وەسفەکانتان سپاس بۆ کوردستان 24 دووبارە سپاس هەمیشە ببیتە نمونەیەکی باش بۆ هاوکارەکان تو بۆ تاوی کۆمەڵگەش زۆر سپاس